رمضاني مبارك بيروز بلا همولاي لأمتي محمد إن شاء الله. أم دفليدانا بس من تمام دور 50 ساڵە پێش 30 ساڵ مناڵ بووم باوکم باپیرم مامەکانم پێش ئەوەش باوکم باپیرمان ئەم دەفلێدانە لە ئەزەل ماوە لە قەدیم ماوە دەفلێدان لە ئان پارشێ و جەماعەتی دەفلێدانەکان ئەسڕێنەوە کۆڵان بە کۆڵان دەفلێدان ماڵەکان هەمووی خەوتونە جۆیان لە دەفێ لە دەفەکە بێ هەڵەسن کاکە هەڵسن وەخت پاشاوێ ئەوە جەماعەت دەف عەلەم هات بە خەبەرمانەکەنەوە ئەمە هین ئستێنیە هین کۆنە هەرچەنێکشبی هەر ئەمێنێ ئەمە شتێکی زۆر باشە شتێکی مبارەکشە بە دەفلێدانەوە بە سەڵەواتەوە ئەم عالەمە هەڵەسێنی بۆ پاشە ئاماستان چی لەم کارە وەڵڵاهی ئامانزمان چی بێت تۆ بڵێ چی بێت تەنها بەستانەوەی خۆتان ڕازی ببن هەر ئەوەیە لەوە زیاتر نییە بە پارەش دەرناچین وەیەکێڵێ پێ با شتێکی باش بکەم ڕەحمەتم بۆ بێت ڕەحمەت ئەوە مهمەوەی ئەمام عالەمە هەڵەسێنێ بە خەبەریانەکەینەوە کە بە ئەمامینێ بە ڕۆژش دەبێت ئەو دقەیە نەبێ بە بەیانەکەی هەر ئەڵێ ڕەحمە لە باوکو دایکت خەبەرمان نەبوو جۆمان لە دەفەکە بوو هەساین بۆ پاشە پێما بێ ئەم دەفلێدانە واتایەوە ئەگەینێکایتر خەڵک هەستی پێکا لێەوە ڕەمەزان هاتەوە ها دەفەکە هاتەوە بەڵێ چۆن ئەمە نەبێتەوە یعنی بمعنە ناتوانن هەڵسنست وەی مهم ئەهەمشی جۆیان لە دەفەکەیە دەفەکەی شتێکی مهمە دەرەچن ژیری شەیە دەرەچێتەوە سەرەکەی سەڵەوات شەدرەوە شەوان دەفلێدانەکە دەنگەکەشی سەدا ئەداتەوە مەسەڵان لەم کۆڵانە ئێمە سڕۆینەوە دەنگی لە کۆڵانەکەی تریش دێتەوە ئەوانش بە خەبەرەوە شەرت نییە لەوانەیە ئێمە ناگەینەوە لە هەر جۆیان لە دەنگەکەیە بێ هەڵەسم بۆ پاشەوەکە ئۆتەوە یعنی خەڵک ئیسعاج نابێ پێی خۆش ئیسعاج نابن دەبا کام ڕۆژ دەرەچین عەجزە بن لێمە ئەڵێم ئێمە بزان ئێوانە هاتن ئێمە هەڵ نەساین بۆ پاشێ کاکە ئەم عادەتە لە باپیرەوە ماوە باپیرمان ماوە هەتا ئێستا ساڵان 100 ساڵ 2 ساڵ لەمە پێشەوە دەست پێی کردووە ئەم ئیشە کە ئەمە چەندێک تەتەوریش هەیە خەڵکەکە پێیان خۆشە بە دەفەوە هەڵسنەوە بۆ سحور کە دێنەوە گوێیان لەم دەنگە بێتەوە یان حسەکەی لە ڕەمەزانیت هەڵەسیش بۆ سحور ئەو کاتێت بە تەواوەتی حسەکەی تونە ناو ڕەمەزانیت باشە پرسیارت لێ بکەم خەڵک هەیە بێزار ئەبێت هەیە لەتەن بێزار بێت بڵێ دەنگی ناخۆشە یان شتێک یان ینی ڕەتفعالێکی هەبێت قەت قەناعەت ناکەم خۆیان دەرەچنتەرەوە خەڵکەکە پێیان خۆشە سیرمانەکەن سیرینەکە کەەوە تەپڵ دەفلێدەن بالعکس پێیان زیاتر خۆشترە خەڵکەکە بێت گوێیان لەم دەنگە بێتەوە دەرچێت گوێمان لێ نەبووە قەت کەس عەجزبووە لەم مۆزە لەم دەنگە قومیەتەکانی ئێرە چێن مختەڵەتن کوردی تایە و تورکمانی زۆری ئەغلبەی تورکمان و کوردە لێرە عەرەبیشی تایە بە تورکمانەوە هەیە کوردەکان زۆری لە مەنتەقەکان خۆیان بە تەپڵ زرنا جار بەجار لێدەن بەس ئەم مەنتەقانە زۆری دەف و تەپڵە